بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەمەنی 40 ساڵی پەیامەکەی بۆ هات، چونکە ئینسان لە تەمەنی 40 ساڵیە گۆڕانکاری ڕیشەی بەسەر عەقڵ و دەرونیا دێ. ئینسانێکی زیاتر مستەقیڕە بێ، جێگیرترە بێ، لە کاری هەرزەیی دەرەچێ، پێوترێت تەمەنێکی کامڵی کە دوای تەمەنی گەنجی دەست پێەکە، تەمەنێکی مامناوەند لە بینی پیری و لە بینی گەنجی پێشوە. بۆیە ئینگلیس پێڵە چی؟ پێڵێ گۆڵدن پیریۆد، تەمەنی ئاڵتوونی. ئەم تەمەنێ تەمەن ئینسان عەتایی هەیە، داهێنانی هەیە، شتی هەیە، دەتوانێت بە شتی لێ وەرەگیری، قسەکانی نووسرێتەوە، حەز بە ئیستیقرارێکی دەرونی و حەز بە ئیستیقرارێکی ئارامیەکی تەواو ئەکات و خەڵکیش دوای ئەمەیان بۆ دروستە بێ، بڵێ ئینسانێکی کامڵە. بۆیە خوای گەورە فەرمێ حەتتا ئیذا بەلەغ ئەشودەه و بەلەغە چی؟ 40 سەنە، دوای ئەوەی کە تەمەنی گەیشتە 40 ساڵ و گەیشتە تەمەنی ڕشد، تەمەنی عەقڵ. چونکە ئینسان هەتا توبیەن سلمێراوە لە دوای چلەوە ئیتر بەرەو داڕوخان و بەرەو هەرەسەچێت. بۆیە بینیت هەتا ئینسان کاگاتە پلەیەکی ئەکادیمی خۆشەویستەکانم لە دوای چلەوە پێەکە، یعنی تەقریبەن کە تۆ دەتەوێت ئیتر تەواو مسەیتر بی بەسەر بوارەکەی خۆتا و شتەکەی خۆتا و اختصاسەکەی خۆتا، بیبی بە پرۆفیسۆر لەو بوارەیە زەحمەتە پێ 40 پێی بگەی، بەڵام لە دوای چلەوە پێگەی.